یەکێکی تر لە دەستکەوتەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەزای سیدەکان دروستکردنی نەخۆشخانە 25 قەرەوێلەی بوو. لە ئێستادا ئەم نەخۆشخانەیە 195 تەواو بووە، بەڵام بەهۆی وەرزی سەرماوە بە شێوەیەکی گشتی لە کاتی زستانان پرۆژەکان ئەوەستن. کۆتایی مانگی 4 دەست بە پرۆژەکان ئەکرێت و یەکی تریش لەوانە کە دەست پێکەوە نەخۆشخانەی 25 قەرەوێلەی سیدەکانە. تەنها چەند شتێکی جزئی کەم ماوە گەنات بە شێوەیەکی گشتی وەکو بینایە کۆتایی هاتووە. خۆناغی دووەم دەسەکرێت بە ئەجیزەکردنی ئەم بینایە بۆ ئەو ئەجیزانێکەوە پێویستن لەم قۆناغەدا لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران لەسەر هێڵن بۆ ئەوەی کەشفیان کردو ئەو ئامرانێکەوە پێویستن لە قۆناغی سەرەتایی بۆیان دابین بکرێت و دواترش دانانی کۆمەڵی فەرمانبەر یاخود کۆمەڵی دکتۆر بە شێوەی گرێبەست بە تابەتی ئەوانێکەوە ماوەیەکی دوور و درێژە خۆبەخشن لێرە لە قەزای سیدەکان، ئەوانش بە شێوەیە گرێبەست بکەونە سەر کاری خۆیان. سەرڕایبوونی هەش بنکەی تەندروستی لە قەزای سیدەکان بەڵام نەتوانرا وەکو پێویست لە کارتی تەندروستی ئەم بۆشایە پڕ بکرێتەوە، پێداویستەکانی تەندروستی دانیشتوانی ئێمە پڕ بکرێتەوە. بە تەوابوونی ئەم نەخۆشخانەیە ئەبێتەوەی ئەوەی کە پێداویستی تەندروستی هاوڵاتیانی ئێمە پڕ بکرێتەوە، هەروەها ئەبێتەوە ئەوەکەوە خەڵک بۆ کەمترین شت سەردانی ئیدارەی سۆران نەکەن، بەڵکو تەنها لە سیدەکان پێداویستە تەندروستەکانیان بۆ دابین بکرێت. جگە لەمەش بەشێکی تریشان هەلنا ئەم نەخۆشخانەیە بە تەوابوونی ئەکرێتەوەیشان بەشی لەدایکبوونە بۆ ئەوی بتوانێت حاڵەتی لەدایکبوونیش لە سیدەکان چارەسەر بکرێت. خۆمان ئەزانین کە ڕێگەی سۆران بۆ سیدەکان ڕێگەیەکی سەختی شاخاویە بە تایبەتی لە کاتی زستاناندا و حاڵەتی مردنیش هەبووە بەهۆی ئەوەی کەوا بەشی لەدایکبوو نەبووە لێرە. بە تەوابوونی ئەم نەخۆشخانە ئەتوانین بڵێن بەشێکی زۆری گرفتە تەندروستەکان لە سنووری قەزای سیدەکان چارەسەرەکرێت. ئەم پرۆژەیە لەسەر بودجەی وەزارەتی تەندروستیە بە گوژمەی 3 میلیارد دینار لە بواری جێبەجێکردندایە و بۆ مانگی 5 و 6 پشتیوان بەخوای گەورە کۆتایی پێدێت.